الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد الأولين والآخرين، وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. لخدمتي سيرة پیغمبر صلى الله عليه وسلم بتعبت وكجناب مع وصاي مدرس الوردة العنبرية في سيرة خلق البرية، وشان سيرة تدوكو تبقي مع وصايا التاليف فايدة رجاء عليك وفي بداية ونهاية، وباقي أسيرانك لخدمتي جانب پیغمبر فادان را لغزاكاني پیغمبر فاول هات وصايا وقوت ناردنی سیرەکانی پێغەمبەری خوا، شەهیدبوونی ئەسحابەکانی پێغەمبەری خوا لە ڕەجیع و مەعونا لە خیانەت لە ئەسحابی پێغەمبەری خوا کرا لە مودەی مانگێکە کەمتر یا زیاتر تقریبی 48 سەحابی پێغەمبەری خوا شەهید کرد. 70 لە بەدرە، 68 لە بیری مەعونا، 10 دانەی لە ڕەجیعە بە خیانەت شەهیدیان کرد. پیغمبری خوا صلی الله عليه وسلم براسي يعني زورك لو أصحابنا كشهيد بون زوربان حافظ القرآن جنز بخيانة الشهيدان كذن بان يمكن بخيرون الإسلام بلا خيانة يعني كذن للرجع ولا بيري معنا وذاي بيري معنا لباشان پیغمبری خوا صلی الله عليه وسلم غزاي بدري بتشوف بدري أخيري كده كبير بدر الموعيد لو كاتب أبو سفيان لغزاء أحودا واتصالة بدر الموعيد مع بيع يغمري فاج فرمي إن شاء الله حسبنا الله ونعم الوكيل إن شاء الله بدر الموعيد مع بيع يغمري فاج صلى الله عليه وسلم لسلوى دقيقة كدابي أبو سفيان لما شعبان صالح شوارين كوتشي 1500 أصحابي يغمري لقل خويا 1500 أصحاب برو بدر كوب نري بلام هشتا قريش كفر وصفاك ونقش بنري بلام أبو سفيان هشتا كلمة كدرنا شو نتي إيما بانا رويهم صار مشرانا كيم فالشمال ببنا وبرحال ترسان لفي غمري فا وصفاك في غمري فا كأوسع الله لبدر سياسة وسياسة نفرون أمان بهزار نفرو صفاك في غمري في نشكا ولا أحد شا باس ما كير اگر بأمری پیغمبری خوا نکرایه سلبانی پیغمبری خوا اصحاب سکوتون بلام چونکه او فرمانی پیغمبری خوا شکن را وعدی خواجه فرمانی پیغمبر بشید مسلمانان اشید لهر عصر و ظروف لگا فرمانی پیغمبر بشید و او مسلمانان اشکن او مسئله تیراویج کان بگوی پیغمبر نگراد بخاره و او مصیبت اینا بسید کافر کان نه او بقران و پیغمبری خوا صلی الله علیه و سلم كزاني كافر كان ناين كان روجك مدي 8 روجك لمدينة درشون لبمانة وتشاوري صفاي كافرين كيف ناكل كمان في غمري صلى الله عليه وسلم هاتشي غيرتي فيها يسال أرزي خوي كي تولى شاف غيرتي في غمري قتل بدريان في غمري زور بغيرته يعني ترسوبية من قتنا وفي غمري صلى الله عليه وسلم حتى لا صفاي لا غزاي وحودي شاء كشيران پیغمبری خوا اصحاب مسئله چهار پیغمبری خوا تا او لحظه شرع بلام ایتر بو اوی که مسلمانی زور بشرا و مسلمان مردمون پیغمبری خوا وکو انسحابت فرمین جار الله وسلم تا او نبزاین خوا یورد شیخ برحال بأمری فرمانی پیغمبری خوا نکره لعودا قد نشا لیک غزای ترا پیغمبری خوا صحابه نشکین لاون إلا لغزای طائفة نبیک لدواء وشكا مسألة يشهد مسلمان مغرور من كاتك في غمري خاص الله صلى برو طائف روي أو يلشون يخاف عسكري لدواء وغزاي دومة الجندل لأولاد الشام في غمري خاص لدواء غزاي بدري أخير بدري موعيد غزاي كويكر غزاي دومة الجندل كر لأولاد الشام أم غزاي شون رويدا لسالي أخيري سالي شوارمي كوتشي يان سرتاي سالي بينجمي كوتشي لما نجر ربيعي ولا بيغمبري خوا بيستي كومالك لشاموا كومالك كافر سواء يعني بيكناوا يعني بس المدينة بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيش أوان سواء عمادك بخوي وهزار أصحابه برو
ئەو شوێنە ڕۆشتن کە دەومەت و جەندەلی پێڵێن کافرەکان بەحساب لەوێن خەریکی ڕاوڕوو بوون خەڵکیان ڕوو دەکردەوە ئەیانداوە سەر خەڵکا کاروانی خەڵکیان نەبرد بەهەرحاڵ دوژمنی مسلمانان و بەتایبەت شەکە و ڕێگری پێغەمبەری خوا بیستی کە ئەمانەیانە بێن بەسەر مەدینە و دەستێکی قوڕیش و ئەمان و کافرەکانی تایە پێغەمبەری خوا فەرمووی با ئێمە پێش ئەوان بڕۆینە شوێنی خۆمان پێغەمبەری خوا ڕۆشتنە ئەو شوێنە کە دەومەت و جەندەلی پێڵێن لە وڵاتی شام بەڵام کافرەکان کە بیستیان کە پێغەمبەر بە سوپا گەورە هاتووە ئەوانیش ڕۆشتن و شوێنەکەیان بەجێهێشت کە کاتێک تەمەنە بترس و بیەمە خوای خادڵی کافرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوا وعدی داوە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەفەرمێت وما كان الله ليعذبهم وأنت فيهم تۆ لەناو هەر قەوم و گەلێکا بی لە هەر دڵوزبانێکا بی ئێمە عەزابی ئەو دڵوزبانە ئەو کۆمەڵگا نانین بەڕاستی یعنی خوای تەبارەک ورەیەکی تەواوی بە ئەسحابی پێغەمبەری خوا دابوو و ورەی دوژمنیشی بە تەواوی ڕوخاندن بەچی بە بەرەکەتی پێغەمبەری خوا کە خوا ئەفەرمێت لە پاسەی بەدرا ئەفەرمێت لەقەد نەسەرەکم الله ببەدر وأنتم ئەزیلا باسمان کرد لە شوێنی خۆی شاوکاتە خوای تەبارەک ئەفەرمێت ئێوەمان سەرخست ببەدر وأنتم ئەزیلا ببەدر عولەمای ئەهلی باطن ئەوانەی کە ئەفەرمون قورئان معنای بەطنی هەیە ئەفەرمون ببەدر وأنتم ئەزیلا یعنی خوا ئێوەی سەرخست بەسەبەبی بەدر و دەموچاوی نورانی کە ئەنما مانگی چواردەی پێغەمبەری خوایە بە بەرەکەتی مانگی چواردەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێوە سەرکەوتن لەو غەزا نەک ئاماژەیەک بۆ مەوقعی بەدر وەلەما ئەفەرمون خوا بەسەبەبی وجودی پێغەمبەری خوا و بەرەکەتی پێغەمبەری خواوە خوا سەرێکم بێتی شوا بوو دوعای پێغەمبەری خوا بوو ئیمدادی خوا بوو کە پێغەمبەر دوعای کرد و خوا هەزار فەریشتەی نارد و مەسەلەی کافرەکانی قڕیشی لە شکان هێنا هەزار کافر بەرامبەر 1600 بەرامبەر 330 نەفەر ئەگەر نەفەری 100 نەفەرێکیان بەرەکەوێت تەقریبی هەموویانە ناوە برد بەڵام چونکە خوای تەبارەک وتەعالا ئیمداد و قۆدی بە پێغەمبەری خوا نارد بەرەکەت و وجودی پێغەمبەری خوا وا سەری خستن 314 بەرامبەر بە هەزار لە هەر غەزایەکە بووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو غەزا نەشکاوە ئینجا ورەی ئەسحابی بەرز بووە کافریش زەلیل بووە کافریش کێنراوە کافریش بەڕاستی ورەی ڕووخاوە لە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی شەوالە ئومو سەلەمەی مالەکرد ئومو سەلەمە ئامۆزای ئەبوو جەهل کچی مامەی ئەبوو جەهل خێزانەکانی پێغەمبەری خوا زۆربەی کە هێناوێتی هەمویان بێهۆشن ئیلا قەزا عایشە نەبێت هەمووشیان کە هێناوێتی لەبەر وەکو بڵێن حکمەتێکی تیا بووە بە ئیسلام و سیاسەتێکی تیا بووە بەڵام سیاسەت درۆ دەلەسەیە حکمەتی تیا بووە حکمەتەکە چی بووە خزمایەتی ئەم ئافرەتە ئومو سەلەمە خێزانی ئەبوو سەلەمە بوو کاتێک کە پێغەمبەری خوا ئەمری هیجرەتی دەرکرد بۆ ئەسحابەکانی یەکەم کەسێک کۆچی کرد بەرەو مەدینە ئەبوو سەلەمە و خێزانەکەی حتا خێزانەکەی کە ئامۆزای ئەبوو جەهل بوو ئەبوو جەهلان چون خێزانەکان لێسەندۆ مناڵە ساواکان لێسەندۆ ئەبوو سەلەمە یەکەم پیاو بوو چوو بۆ کوێ بۆ مەدینە هیجرەتی کرد لەسەر فەرمانی پێغەمبەری خوا دوایی ئومو سەلەمە ڕۆی ئەبوو سەلەمە لە غەزای ئوحودا شەهید لە غەزای ئوحودا شەهید مناڵە زۆری بوو ئامۆزای خێزانەکەیشی ئامۆزای ئەبوو جەهل بوو لەناو مەدینەیە تاق و تەنها بوو تەمەنێکی هەتی هاتبوو بەڕاستی ئەسحابەی گەنج نەچوە داوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی عومەری نادە داوای فەرمی بۆ ئەوەی کەوا ئەم ئافرەتە بەتەنها نەمێنێتەوە مناڵێکی هەیە ئێمە بتوانین ئیتر دابمەزرێت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نادە خوازبێنی فەرمی کێیە خوازبێنەکە فەرمی پێغەمبەری خوا فەرمی ئجاگە پێغەمبەر بە من ڕازی من ڕازیمە پێغەمبەری خوا پێغەمبەری خوا مارەی کرد فەرمی بەس من مناڵم هەیە مناڵەکانم کێ بەخێوێکە پێغەمبەری خوا فەرمی خوا پێغەمبەری خوا بەخێوە ئەو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مناڵەکانی گرتە ئەستوێ خۆی و بەخێوی کرد کوڕێکی بوو ناوی سەلەمە بوو سەلەمە